بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، شەوانە لە خزمەتی ئێوەدا باسی فەرمایشتێک دەکەین بە ناونیشانی ئێوە ئەی پێغەمبەری خوا فێرمان بکە لە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چەند فەرمایشتێک کە سەحابە پرسیاری لێ کردووە و ئێمەش وەڵامەکەی لەگەڵەوە وەرێگرین ئینشاءڵڵا بە ئومێدی ئەوەی کەوا سوود وەرگرین لە هەمووی ئینشاءڵڵا تەعالا. ئەسمای کچی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ چوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی: ئەی پێغەمبەری خوا، دڵە ڕاوکێم هەیە، هەوڵ دەدەم داوات لێ دەکەم شتێکم پێ بڵێ بۆی ڕزگارم بێ لەم دڵە ڕاوکێیە. پێغەمبەری خواش صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی، حەدیثەکە وایە: علمني يا رسول الله كلمات أقولهن عند الكرب قال الله ربي ولا أشرك به شيئا. دعاکە تقریبا لێرە وەیە الله ربي لا أشرك به شيئا. ئەوەنێ نیوەی نەسی حەدیثەکەیە. فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی: هەرچی کاتێ ئەگە دڵە ڕاوکێت بۆ هات ئەم دوعایە بکە، ئەم دوعایە بڵێرەوە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی: بۆی دڵە ڕاوکێکە و خەفەتەکەت نەمێنێ، بڵێ خودای ئەی پەروەردگارە، هیچ هاوبەشێک و هیچ هاوڵێک بۆ تۆ شەریک قەرارتیا نادەم، واتە نایکەمە هاوبەشی تۆ ئەی پەروەردگارە. داوای لێ بکە ئەی پەروەردگارە، هیچ کەسێک ناکەمە شەریکی تۆ و هیچ کەسێکش کە ناکەمە هاوتای تۆ عیبادەتی بۆ بکەم یان هەر شتێکی تری بۆ بکەم. ئەمە ئینسان ئەگە بیخوێنێ چاک وا باشە لە کاتی دڵە ڕاوکێدا، لە کاتی خەفەتدا ئەتوانێ ئینسان ئەم دوعایە بکە. خوای گەورە دڵی هەموومان خۆش بکە و ئینشاءالله تەعالا وە دڵە ڕاوکێمان ئەگەر هەیە لای باگانیشە خوای گەورە دووری خاتەوە لێمان. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.